هێزەکانی پێشمەرگە لە دوای کۆنتڕۆلکردنەوەی ناحی باش لە ئێستادا بەڵاو بوونەوە لە ناو سنتەری ناحیەی باشیک لە هەوڵدان ئەو شوێنانەی کە گومان دەکرێت تیرۆرستانی داعش لە ناو تونێلەکان خۆیان حەشاردا بێ پشکنین بۆ ئەو شوێنانە ئەو خانوانە یاخۆ ژێر و ئەو تونێلانە دەکەن کە نەوەک تیرۆرستانی داعش خۆیان حەشاردا بێت چونکە تاوەکو ئێستا ناوەوە بە ناوە تەقا بە تایبەت بە چەشی قەناس بۆ هێزەکانی پێشمەرگە دێت بۆیە هێزەکانی پێشمەرگە هەوڵ دەدەن ئەمڕۆ تاوەکو ئێوارە سەرجەم ئەو خانوانە ئەو شوێنانەی کە گومانی لێ دەکرێت تیرۆرستانی داعشی لێ بپاچی بکەنەوە و ئیسا هەوڵە دەین شوێنەکان لە تەمشید بکەین و شوێنەکان هەموو بگەڕێن و پاکیان بکەین و لە هەر کون و خوشبنیەکەی ئەم وڵاتە بێ بە تایبەتی لە باشیکا بێ ئێمە دەریانێنین و بە سزای گەل و شۆڕژیانەگەین لە ناو ئەم باشیکە تێندی زۆرە هەم سیارەی بۆم ڕێژکرا و هەم عبووە لەبەر ئەوە ئێمە زۆر بە وریایەوە جوڵاکەین بەڵام وەکو مقاومە و بەرگریکردن داعش هیچ بەرگریەکی نەماوە لە سعاتی پێش ئیستاوە هیچ بەرگریەکی نەما دوێنێ 24 کەسیان لێ کوژرا ئەم شەو ڕابردوو لە کاتی کەویستیان لە شارەکە دەرچن سەحب بکەن بەرەو مۆسڵ ڕابکەن خۆشبەختانە ئێمە توانیمان کەشفیان کەین حەفدە چەکدارمان لیان کوشتووە لە نزیکی ساترەکان ئەگەرچی ناحی باشی کۆنتڕۆل کراوتەوە لە ئێستادا لە تەواوی گەڕک و کۆڵانەکانی ناحێکە هێزەکانی پێشمەرگە بەڵاو بوونەتەوە بەڵام فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن تیرۆرستانی داعش لە ژێر تونێلەکان خۆیان حەشارداوە و ناوە تەقە لە پێشمەرگەکان دەکەن بەڵێ لەو تونێلانەوە بە تایبەت تونێلێکی زۆری تایە ئێرە ئەو تەقانەیە کرێت لە تونێلەکانەوە دەرەچن چونکە بەڕاستی کە بەو چەکە زەخمانە لێ دەین هەموو ئەو خانووەکە ئەڵێن ئیبادەکراوە بۆ نمونە کە سیرەکەی نیو سەعات دوایەوە کە یەکێک دێتە دەرەوە چەند تەقەیەکەکە و ئەڕاکەتە خوارەوەی ترکە تونێلەکانە دۆزینەوە یان پڕیەکەینەوە یان ئەوە تا ڕۆمانی تیەکەی ناگری تێ بەردەین کۆتاییان دێ بەشەڵا ئەوش کۆتایی دێت چەند نەفەرێکی کەم ماوە پشتیوان بەخواوە نیش کۆتاییان دێمیان نەکوژێ کێزی پێشمەرگەی کوردستان نە لە تونێلەکانیان ترساوە و نە لە هیچ لە کۆتاییدا چەندین تونێلان هەبێت هەر ئەبێت چۆک دادەن لە بەردەم هێزەکانی پێشمەرگەی کوردستان تەواوبوونە ئیشەڵا کۆتاییان پێهاتووە هێزەکانی پێشمەرگە بۆ پاکردنەوەی تەواوی ناحیەی باشیک لە پاشماوەکانی تیرۆرستانی داعش دەستیان بە هەڵمەتێکی بەرفراوان کردووە لەو تونێڵانەی گومان دەکرێت تیرۆرستانی داعش خۆیان تێدا حەشاردا بێت گەیلان بۆتانی کورسات نیوز ناحیەی باشیک